كتاب الله دستوري وخير الخلق أسوتنا، بسنته انجلى نوري لهدي الحق أرشدنا. كتاب الله دستوري وخير الخلق أسوتنا. بسم الله الرحمن الرحيم. یەکێک لە یاساکانی قورئان بۆ بەدەستهێنانی بەختەوەری و کامەرانی لە ژیانی ئادەمیزاد بەگشتی ئەو ئاەتەیە کە خوای گەورە دەفەرموێ وعسى أن تكرهوا شيئا وهو خير لكم وعسى أن تحبوا شيئا وهو شر لكم والله يعلم وأنتم لا تعلمون. ڕەنگە کارێک سەرەتا بۆت وا دەربکەوێکەوە ئەو کارە خراپەیە و ناخۆشیە و پێت ناخۆش بیتن بەڵام دوایی خێری تێدابی، و ڕەنگە کارێک بە چاکە و باشەی تێبگەی بەڵام دوایە شەڕی تێدابی. ئێوە نایزانن خودای گەورە دەیزانێ. کەواتە دەبێ بزانین ڕووداوەکانی ژیانی ئینسان وەکو زنجیرەیەکە. ئێمە تەنها مەشهەدێکی زۆر کورتمان لەو زنجیرەیە لێ دیارە. ناتوانین بڕیاری تەواو لەسەر زنجیرەیە ڕووداوێک بدەین بە بینینی مەشهەدێک بەتەنیا، هەروەکو چۆن بە بینینی زنجیرە درامایەک، بە بینینی زنجیرە فلیمێک ناتوانین لە یەک ئەڵقەیدا بە بینینی یەک ئەڵقا بڕیار بدەین کەوا چێستەم کارە و چێستەم لێکراوە و حەق و ڕاستیەکان چۆنن. بەڵام کاتێکەوە زنجیرەکەمان هەموو تەمەشا کرد و سەرنجامەکەمان بینی، ئەو کاتە دەڵێن بەڕاستی ئەو فلیمە ئەو ڕووداوە زۆر پڕمانە بوو و ڕاستیەکانی تێدا دەرکەوتن. ئەو ڕووداوانەی لە ژیانی ئێمەش لە دنیادا ڕوودەدەن هەمووی سەرنجامەکەی لە قیامەتە. زۆر ئەڵقەی تری ماوە، زنجیرەیەکی دوور و درێژە. ناتوانین ئێستا کە تووشی نەخۆشیەک، کە تووشی نەهامەتیەک، کە تووشی زەحمەتیەک هاتین گلەیی و ناڕەزایی دەرببڕین و بزانین کە ئەوە شەڕێکی تەواوە بەسەرماندا هاتووە و گلەیی لە خودای گەورە و لە قەزا و قەدەری بکەین. بەڵکو لە ناو هەناوی ئەو شەڕەدا ڕەنگە خێرێکی زۆر گەورە، فرسەتێکی زۆر گەورە لە بۆ ئێمە ڕەخسابێ. گەورەترین خێر و فرسەت کە لە ناو هەناوی ناخۆشیەکان دەڕەخسێتن فرسەتی دۆزینەوەی خودای گەورەیە. چەند کەس بەهۆی نەخۆشی، بەهۆی نەهامەتی، بەهۆی زەحمەتیەکەوە بەسەری دێتن دەبێتە هۆی گەڕانەوە و تەوبەکردنەوە و دۆزینەوەی خودای گەورە. ئەوە گەورەترین ڕەحمەتە کە بەهۆی ناخۆشیەک بەدەستی هات. و زۆر خۆشیش هەیە، زۆر نیعمەت هەیە لە دنیادا. ئینسان بەڕاستی ئەگەر پێی مەغرور ببی، پێی لە خودای گەورە بایی ببیتن، ئەو خۆشیە کە بە خۆشی تێگەیشتە و بە نیعمەت تێگەیشتە دەبێتە مای شەڕێکی زۆر گەورە لە بۆی. لۆیە پێویستە هەموو کار و کردەوەکان و سەرنجامی ئەو ڕووداوانەی لە ژیانمان ڕوودەدەن بیدەینە دەستخوای گەورە. ئێمە هەوڵ و ماندووبوون و کۆششمان لەسرە ئەوەندەی کەوا پێمان دەکرێت. ئەویتر پێویستە ڕازی بین بە قەزا و قەدەری خودای گەورە و سەرنجامەکان بە ڕۆشنی ببینین. کارێکە جێبەجێ نەبوو، زۆر حەزمان لێبوو جێبەجێ ببی، بڵین ڕەنگە خێری تێدا بێتن و فعلەن چەندان جار لە ژیانماندا ئەوە ڕوودەدا کە خێری تێدابی. یەکێک لە ناوەکانی خودای گەورە ئیسمی ئەللەتیفە. ئەللەتیف دوو لایەن لێکدانەوەی لە بۆ هەیە، لایەنێکی نەرمونیانی، لایەنێکی زانستی، کەوا خودای گەورە زانایە بە هەموو شتێک. هەردوو مانایەکە کاتێک تێکەڵ دەکەی مانای ئەوێ خودای گەورە بە زانستی بێکۆتایی خۆی زۆر شت لە ئێمە دیار نییە و دەیشارێتەوە، سەرنجامەکەی بە ڕەحمەتی خۆی خێری لە بۆ ئێمە تێدا دەبیتن. تەماشای یوسف عەلەیهی سەلام بکە لەگەڵ برایەکانی کە تووشی ئەو هەموو نەهامەتی و تاقیکردنەوەیە هات، بەڵام لە کۆتاییدا خودای گەورە خێرێکی زۆر گەورەی لە ناو هەناوی ئەو ڕووداوە ناخۆشانەدا لە بۆ شاردبووەوە. یوسف عەلەیهی سەلام لەگەڵ یعقوب عەلەیهی سەلام لە گوندێکی بچووکدا بوون. لەو گوندەدا تەنها ئەگەر یعقوب عەلەیهی سەلام هیوا و ئومێدی ئەوە بوو کە یوسف ببێتە جێگرەوەی و ببێتە پێغەمبەرێک لە بۆ ئەو گوند و ئەو شوێنە بچووکە. بەڵام خودای گەورە لە ڕێی ئەوەی تووشی تاقیکردنەوەی کرد، چووە ناو بیر، چووە ناو سجن، تووشی زۆر زەحمەتی هات، بەڵام لە کۆتاییدا بووە مایەی ئەوەی کەوە ئیمپراتۆریەتێکی گەورە، وڵات و خەڵکانێکی زۆر هیدایەت وەربگرن لە ژێردەستی یوسف عەلەیهی سەلام. بۆیە کاتێک یوسف عەلەیهی سەلام گەیشتە ئەو نەتیجەیە، وەکو لە کۆتایی سوورەتی یوسف هەست بەو ناز و نیعمەتە گەورەیە دەکا، هەست بەو خێرە گەورەیە دەکا کە لە ناو هەناوی ئەو ناخۆشیانە بەدی هات. دەفەرمێ ئینە ڕەبی لەطیف لما یەشاء. بەڕاستی خودای گەورە زۆر نەرمونیانە و زۆر زانایە بەوەی کەوا بیەوێتن
لەناو ئەو ناخۆشیانەی کەوا من بەسەرم هات خۆشیەک و ڕەحمەتێکی یەکجار زۆرمان بەدەست هات کەواتە دەبێ بزانین هەر شتێکەوە لە ژیانی ئینسان هەیە ڕوودەدان لەو ناخۆشیانە خوای گەورە چەندان دەرگەی خۆشی تێدا داناوە و ڕەنگە لە زۆر خۆشی و ناز و نیعمەتیش بەهۆی کار و کردەوە و کاردانەوەی ئێمە و مامەڵەی ئێمە لەگەر ئەو ناز و نیعمەتانە زۆر ناخۆشی و خراپە ڕوو بداتن.